على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. گەیشتینە ئاەتی 111 سوورەتی بەقەرە کە خوای گەورە هەر لە درێژەی بەسەرهاتی بەنو ئیسرائیلیەکاندا جوولەکەکان و هەروەها مەسیحیەکانیش دەفەرمێت وقالوا يعني گوتیان لن يدخل الجنة يعني هەرگیز هیچ کەسێک ناچێتە بەهەشتەوە إلا من كان هودا تەنها کەسێک نەبێ کە پێشتر یەهودی بوو بێ یعنی شوێنکەوتەی موسا پێغەمبەر بوو بێت و پەیڕەوی لە تەورات کردبێ ئەو نەسارە یا نەسرانی بوو بێ یعنی شوێنکەوتەی مەسیح عیسای کوڕی مەریەم بوو بێت و پەیڕەوی لە ئینجیل کردبێ. جا پرسیارەکە ئەوەیە ئایا یەهودیەکان ئیمانیان بە دینی نەسرانی هەبوو؟ بێگومان نەخێر. و نەسرانیەکانیش ئیمانیان بە دینی یەهودیەکان نەبوو. بۆی ئاەتەکە دەبێت ئاوا تەفسیرکەین ها، یعنی دوو جار ئاەتەکە تەفسیر دەکرێت. ئەگەر قسەکە قسەی جوولەکەکان بێ دەبێت بڵێن وقالوا یعنی جوولەکەکان گوتیان لن يدخل الجنة إلا من كان هودا ناچنە بەهەشتەوە هیچ کەس تەنها ئەو کەسانە نەبێت کە یەهودین. و هەروەها یعنی ئەگەر نەسرانیەکان بن دەڵێن نەسرانیەکان گوتیان هیچ کەس ناچێتە بەهەشتەوە تەنها ئەو کەسانە نەبێت کە نەسرانین کە شوێنکەوتەی عیسا پێغەمبەرن سەلامی خوای لەسەر بێ. هاتەکە وازحە، یعنی هەم جوولەکەکە یەهودیەکان قەناعەتیان وابوو کە ئەوانەی دەستنە بەهەشتێ تەنها کەسانێکن کە شوێنکەوتەی موسا پێغەمبەر بوون بەڕاست یا بەناڕاست، و نەسرانیەکانیش قەناعەتیان وابوو ئەوانەی کە دەستنە بەهەشتێ تەنها نەسرانیەکان شوێنکەوتوانی عیسان. بەڵام خوای گەورە بە هەردووشیان دەفەرمێت تیلکە ئەمانیهم ئەوە خەیاڵ و هیوایەت و پێخۆشبوونی ئەوان بوو، حەقیقەتەکەوان نییە. تیلکە ئەمانیهم یعنی ئەو قسەیە تەنها ئەمانی یعنی خەیاڵ فیکرە بۆچوونی ئەوان بوو. قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم هاتوا بورهانەکم دەی بەڵگەتان بێنن لەسەر ئەو قسەیە ئین کنتم صادقین ئەگەر ڕاست دەکەن خوای گەورە بەهەشتی تەنها بۆ یەهودیەکان داناوە، یەهودیەکان بەڵگە بێنن لەکوێی تەورات داوا دەڵێ لەکوێی ئینجیل داوا دەڵێ کام پەیامەی موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ئەوەی تێدایە، یان نەسرانیەکان ئەگەر ڕاست دەکەن لەکوێی ئینجیلدا باسی ئەوەی کراوە و لەکوێی پەیامەکانی عیسا پێغەمبەردا سەلامی خوای لەسەر بێ ئەوە هاتووە کە بەبێ گومانی طبعاً ئەوەی کە ئەوان دەیانگوت هیچ حەقیقەتێکی نەبوو، خوای گەورە بۆ خۆی حەقیقەتەکەمان بۆ باز دەکە. هاتەکە وازحەوانیە وقالوا لن يدخل الجنة إلا من كان هودا أو نصارى دەبێ ئاوا تەفسیریکەین. یەهودیەکان گوتیان هیچ کەس ناچێتە بەهەشتێ تەنها ئەو کەسانە نەبێ کە یەهودین، و نەسرانیەکانیش دەیانگوت هیچ کەس ناچێتە بەهەشتێ تەنها ئەو کەسانە نەبێ کە نەسرانی یعنی مەسیحی کە ناوە ئەسڵەکەی خۆیان نەسرانیە. طبعاً تیلکە ئەمانیهم خوا دەفەرمێت تیلکە ئەوە ئەمانی یعنی ئەوە خەیاڵی ئەوانە، قسەی بێ بنەمای ئەوانە. قل هاتو پێیان بڵێ دەی بێنن هاتو بێنن بورهانەکم بەڵگەکانتان دەلیلەکانتان ئین کنتم صادقین ئەگەر لە قسەکەتاندا ڕاست دەکەن. بەڵام خوا دەفەرمێت بەلا یعنی نەخێر. بەلا هەمیشە لە جوابی قسەیەکی پێشوودا بەکاردێ خوای گەورە ڕەتی دەکاتەوە. ئەگەر وتبای نەعەم خوای گەورە فەرموو بای نەعەم یعنی بەڵێ نەسرانیەکان و یەهودیەکان بەهەشتین و کەسی دیکە بەهەشتی نییە. بەڵام خوا دەفەرمێت بەلا نەخێر ئەو قسەیەکە ئەوان دەیکەن ڕاست نییە، بەڵکو ئەوانەی دەستنە بەهەشتێ خوای گەورە وەصفی بۆ داناون نەک ئەوە. دەفەرمێت من ئەسلەمە وەجهەه لله هەر کەسێک ئەسلەمە یعنی تەسلیمی کردبێ بەدەستەوەی دابێ وەجهەه یعنی ڕوخساری خۆی دڵی خۆی جەستەی خۆی لاشەی خۆی بەشەی تەسلیم کردبێ بەدەستیەوە دابێ بۆچێ بۆ للای بۆ خوا. بەلا بەڵێ یعنی نەخێر ئەوەی ئەوان دەیڵێن ڕاست نییە ئەوەی دەچێتە بەهەشتێ کەسێکە من ئەسلەمە وەجهەه لله کەسێکە کە ڕوخساری خۆی یا ناخی خۆی یا دڵی خۆی یا ئەندامەکانی خۆی هەر هەمووی تەسلیم کردوون بەخوا. وازحە؟ طبعاً تەسلیم بوو بەخوا کەسێکە عولەما دەفەرمون مسلمانی حەقیقی کەسێکە وەکو مردووی وابێ لە بەردەستی مردوشۆریدا چۆن مردوشۆرێک یعنی مردووێک مردوشۆرەکە چۆن هەڵی سوڕێنێ هیچ حرەکەیەکی تێدا نیە. ئینسان ئەگەر
ئیمانداری ڕاستەقینە بوو ئەگەر بتەوێت بەیەقینی ئەهلی باش بی لە بەرامبەر ئەمری خوادا ئاوە هەرچی خوا ئەمری پێکردی هەرچی پێغمبەر فەرمانی پێکردی صلی الله عليه وسلم لە بەرامبەریدا قسەت نەبێ ڕەخنەت نەبێ گلەیت نەبێ و بەقەدەر توانای خۆشت ئەمرەکەی جێبەجێکە بەڵام لێرە بۆ دەڵێ وەجه خۆ ئینسان هەردەم و چاوی نییە بۆیە عولەما زۆرێک دەفەرمون لێرە وەجه مەبەستی دڵە هەندێکی دەفەرمون نا مەبەستی هەموو ئەندامەکانە بە دڵیشەوە بەڵام لەناو ئەندامەکاندا کوێ لە هەموو شوێنە گرنگترە دڵ ئەدی ئەوەی کە لەلای ئینسانی ئەوەی ئێمە ئیهتیمامی زۆرتر پێ دەین کوێیە ڕوخسار ڕووکەش ڕوخسار هەر کامێک لە ئێمە ئەوەندەی خزمەتی دموچاوی دەکا خزمەتی هیچ شوێنێکی دیکەی جەستەی ناکە سروشتی ئینسان وایە بەڵام لە بەرامبەر خوادا ئامادەی ئەو ڕوخسارێک کە هەمیشە خزمەتی دەکەی بیخێسەر زەوی بۆ خوای وایە بۆیە کەسێک ئامادە بێ ڕوخساری تەسلیم بە ئەمری خواکە لە ڕوخساریدا بێ ئەمری خوانەکە عادەتەن لە شوێنەکانی کەشیدا لە ئەندامەکانی کەشیدا بێ ئەمری خوای گەورە ناکە بۆیە دەکرێت ئاوە معنایکێ بەلا من ئەسلەمە یعنی نەخێر ئەوەی ئەوان دەیڵێن ڕاست نییە بەڵکو ئەوەی دەچێتە بەهشتێ من ئەسلەمە وەجهەه لله کەسێکە خۆی بە تەواوی تەسلیم بەخوا کردووە ئەوە معنا دەقیقەکەیتی خۆی بە تەواوی تەسلیم بەخوا کردو هەم دڵی هەم ئەندامەکانی بەپێی ئەمری خوای گەورە هەڵیان دەسوڕێنێت و ئیشیان پێدەکا بەڵام بەتەنێ ئەوەندەنا وەهوە و ئەو کەسە لەگەڵ ئەوەی کە دڵی تەسلیم بەخوا کردووە لە دڵەوە ڕازیە بە ئەمری خوای وەهوە محسین کەسێکی چاکەکاریشە یعنی ئەندامەکانیشی لە خزمەت ئەو شتەیدا ئەو شتەیدانەکە قەناعەتی پێێتی لە دڵەوە ڕازیە بە ئەمری خوا و چاکەکاریشە بە ئەندامەکانیشی هەمیشە چاکە دەکا دەستی بۆ خزمەتکردن بەکاردێنێ بە چاوی بۆ بیرکردنەوە و سیرکردنی حەڵال بەکاردێنێ گوێی بۆ بیستنی شتی حەڵال بەکاردێنێ و هەروەها مەعیدە و گەدە و قاچ و ئەندامەکانی بە شێوەیەک بەکاردێنێ کە خوا لێ ڕازی بێ کە محسین چێیە عادەتەن تەمان بەرزترین پلەی ئیمانە لە مؤمین و مسلیم و متەقی طبعا محسین لە هەمویان بەرزترە محسین کەسێکە کە هەمیشە هەست بە مراقبەی خوای دەکا یعنی ئەگەر کەسیش چاوی لێی نەبێ هەمیشە پێی وایە خوای گەورە کامرەیەکی بەسەر سەریەوە داناوە لەبەر خوای گەورە نەبێ ئەمری خوای دەکا نە کەمتر خەمیش لە جێبەجێکردنی واجبەکان دەکات جا هەر کەسێک ئەو دوو سیفەتەی تێدا بێ من ئەسلەمە وەجهەه لله هەر کەسێک ناخی خۆی دڵی خۆی ئەندامەکانی خۆی تەسلیم کرد بێ بەخوا و وهو محسن لەگەڵیشیدا چاکەکار بوو بێ فله ئەجره عند ربه بۆ ئەو کەسە فله بۆ ئەو کەسە ئامادە کراوە ئەجره پاداشتی چاکەکانی لەکوێ عند ربه لەکن پەروەردگاری ئەوە یەک ئەو جار ولا خوف عليهم ئەو جۆرە کەسانە هیچ ترسێکیشیان لەسەر نییە لەکوێ ترسیان لەسر نییە تاوان لە دنیا دەگونجێ بترسێنها بەڵام لەو لەحزەیەوە کە مەلەکول مەوت دێتە لایەن و وەک دەڵێ خەریکە ڕوحیان دێنێتە دەرێ و شوێنی خۆیان پیشان دەدا لە باشتێ کەسی ئیماندار کەسی چاکەکار هیچ ترسێکی لەسەر نامێنێ نە لە فریشتەی ڕوحکێشانەکەی دەترسێ خواخواتی زووتر ڕوحی دەرچێ و نە لە پرسیاری ناو قەبر و نە لە گۆڕە و شار و نە لە ژیانی بەرزەخی و نە لە پردی سیرات و نە لە بەهشت کە هەمووی لە پێشن و یەقینیشی هەیە بە هەموواندا تێدەپەڕێ بەڵام لەبەرەوەی نەتیجەکەی خۆی بینی و شوێنەکەی خۆی دیوە کە بەهشتا خوا دەفەرمێت ولا خوف عليهم ئەو جۆرە کەسانە هیچ ترسێکیشیان لەسەر نییە بۆ داهاتوو ولا هم يحزنون و هیچ خەفەتێکیش بۆ ڕابردوو ناخۆنەها لەوانەیە زیندوەکان بۆ مردوەکەی ناڕەحات بن وایە بۆی بگرێن بۆی دڵتەنگ ببن بەڵام ئەوەی بە ئیمانەوە دەڕوا بۆ معلوماتان هیچ خەمی زیندوەکانی نییە و هیچی منەتشی بۆی نێتەوە بۆی دەگریا بۆی ناگری بۆی هاوار دەکەی بۆی هاوار ناکەی بۆی لە خۆ دەدەی بۆی لە خۆ نادەی چونکە کەسەکە چاک بێ لەبەر خۆشی ئەوێ تەوان ئاگای لە ئەوەی تۆ نییە و ئەگەریش تەوان بێ ئیمان بێ ئەوەندە لە ناڕەحاتی و لە ناخۆشیدایە لەبەر ناڕەحاتی و ناخۆشیەکانی خۆی نایپڕژێتە سەر ئەوەی ئەگەر ئاگاشی لەبێ خەمی تۆ بخوا بۆیە خوا دەفەرمێت بەلا من ئەسلەمە وەجهەه لله وهو محسن هەر کەسێک دڵ و ناخ و جەستەی خۆی تەسلیم کرد بێ بەخوا و لەگەڵیشیدا چاکەکار بوو بێ یعنی بەکردەوە سەلمان دەبێتی کە قەناعەتی بە ئەمری خوا و بە فەرمانەکانی خوا هەیە بۆ ئەو کەسە ئامادەیە پاداشتەکەی لەکن پەروەردگاری و هیچ ترسێکیشی لەسەر نییە و هیچ خەفەتێکیش ناخوا طبعا هەر کەسێک ئەو دوو مەرجەی تێدا بێ
ئینسان بۆ خۆشی خۆی دەناسێ بەڕاستی دەتوانێت سوێن بخۆی لەسەر خۆت کە بەهەشتی و دوای مردنێ هیچ گرفتێکت نیە بەڕاستی ناخ و ئەندامەکانت بەو شێوەیە لێکەی کە خوا دەیەوێ بەقەدەر توانە تەمان خوای گەورە تەکلیفی مەحاڵیش ناکە و چاکەکاریش بین بە ئەندازەی توانە بەتەکید خوای گەورە پاداشتی ئیمانەکەمان لەکن خۆی بۆ دادەنەجا ئەو کەسە پێشتر نەسڕانی بوو بێ خوای گەورە عیلاقەی ئەوەی نیە نەسڕانی بوو بێ ئەو کاتێک کە مەسیح هەبووە بەڕاستی شوێن مەسیح کەوت بێت و ئینجیلی جێبەجێ کرد بێ تەمان هەر بەهەشتیە وایە کەسێک یەهودی بوو بێ کات خۆی شوێن کەوتەی موسای بوو بێت و پەیڕەوی لە تەورات کرد بێ پێشەوەی ئیسلام بێ وازەحە چونکە دینی ئەوانیش دینێکی حەقیقی بووە و ئێستاش کەسێک شوێن کەوتەی دینی پێغمبەر بێ صلی الله عليه وسلم هەر زمانێک بێت و هەر نەتەوەیەک بێ گرنگەوەی ئەو وەسفەی تێدا بێ بۆیە لە ئادەمەوە حتا کۆتا کەس کە لەدایک دەبێ ئەوەی دەستنە بەهەشتێ بە عەشیرەت و بنەماڵە و بە تیرە و بەناو نییە شوێن کەوتەیکان پێغمبەرەی بەو وەسفەیە کە تێدایە ئەگەر خۆت تەسلیمی خوای گەورە کردبێت و هەروەها چاکەکار بووبی شوێن کەوتەی هەر دینێک بووبی لە کاتی خۆیدا کەسەکە بەهەشتێ و خوای گەورە ئەوەی بۆ ئامادە کردو پاشان دەفەرمێت وقالت اليهود ليست النصارى على شيء یەهودیەکان دەیانگوت نەسڕانیەکان لەسەر هیچ ئاینێکی دروست و ڕاست نین یعنی یەهودیەکان ئیمانیان بە دینی نەسڕانیەکان بە ئینجیل و بە عیسا پێغمبەر نەبوو وایە وقالت اليهود یەهودیەکان گوتیان ليست النصارى على شيء نەسڕانیەکان لەسەر هیچ شتێک نین یعنی لەسەر هیچ دینێکی ڕاست و دروست نین وقالت النصارى نەسڕانیەکانیش گوتیان یعنی مەسیحیەکان ليست اليهود على شيء دەیان گوت یەهودیەکان جوولەکەکان لەسەر هیچ ئاینێکی ڕاست نین لە کاتێکدا وهم يتلون الكتابة ئەوان هەمویان کتێبی خوای گەورەیان دەخوێندەوە ئەگەر بەڕاستی کتێبەکە ئەوەی کە یەهودیەکان خوێندویانەتەوە کتێبی خوای بوو بێ دەکرێت لە تەوراتیدا گوترا بێ عیسا پێغمبەر نییە دەکرێت گوترا بێ ئینجیل کە دوای من دێ کتێبی خوای نییە و عیسا بۆ خۆی هەڵی بەستووە بێگومان نەخێر بۆیە تەمان لە کاتێکدا بەناو کتێبی خوایان دەخوێندەوە چونکە کەسێک شوێن کەوتەی کتێبی ئاسمانی بێ ناکرێت پێغمبەرێک ڕەت کاتەوە یان دینی پێغمبەرێک ڕەتکەیەوە وقالت اليهود ليست النصارى على شيء یەهودیەکان دەیانگوت نەسڕانیەکان لەسەر هیچ ئاینێکی ڕاست و دروست نین تەبەن ئەوە بخۆی بەڵگەیە لەسەر ئەوەی کە دینەکەی خۆشی ڕاست نییە چونکە ئەگەر دینەکەی خۆی بەڕاست شوێن کەوتەی دینەکەی خۆی بێ کەسی یەهودی تەبەن لە تەوراتیدا دەڵێ ئیمانت دەبێ بە هەموو پێغەمبەران هەبێ ئەوانەی پێش و ئەوانەی دوایش وقالت النصارى ليست اليهود على شيء نەسڕانیەکانیش دەیانگوت یەهودیەکان لەسەر هیچ ئاینێکی دروست نین لە کاتێکدا وهم يتلون الكتاب ئەوان کتێبی خوای گەورەیان دەخوێندەوە كذلك بەڵێ پێش هاتنی ئیسلام بەڵێ هەر دینێکت پێڕە و کردبایە بەڕاستی وەکو خۆی هیچ گرفتی نەبوو كذلك خوا دەفەرمێ هەر وەکو ئەوان هەر وەکو جوولەکە و نەسڕانیەکان قال الذين لا يعلمون مثل قولهم گوتیان ئەوانش کە هیچیان نەدەزانی یەهودی و نەسڕانی ئەهلی کتاب بوون ئەوانەی کە لا يعلمون الكتابە ئەوانە لا يعلمون چێ بوون یعنی بتپەرستەکان کە ئیمانیان بە هیچ کتێبێکی ئاسمانی نەبوو كذلك هەر وەکو ئەوان قال الذين گوتیان ئەوانش کە لا يعلمون هیچیان نەدەزانی لە کتێبە ئاسمانیەکان مثل قولهم هاوشێوەی قسەی ئەوان یعنی چی بتپەرستەکانیش دەیانگوت نە یەهودیەت ڕاستە نە نەسڕانیەت ڕاستە نە ئەو دینەش ڕاستە کە محەممەد هێناوێتی کەسی ئەوان ملحید بوون ملحیدە کەسێکە کە ئیمانی بە هیچ دینێکی ئاسمانی نیە كذلك هەر وەکو ئەوان هەر وەکو جوولەکەکان ئیمانیان بە دینی نەسڕانی و بە دینی ئیسلامیش نەبوو یان نەسڕانیەکان ئیمانیان بە دینی یەهودی نەبوو ئیمانیان بە ئیسلامیش نەبوو ئەوانەشی کە لا يعلمون هیچیان نەدەزانی مثل قولهم قسەکانیان وەکو قسەی ئەوان بوو بەڵام ئایا ئەو قەناعەتە لە دنیادا دەسەپێندرێ یعنی دینی حەقیقی بۆ هەموو خەڵک ڕوون ببێتەوە هەموو خەڵک ئیمانی پێبێنێ بێگومان نا بۆیە فالله يحكم بينهم يوم القيامة خوای گەورە دادوەری دەکا لە نێوانیاندا لە ڕۆژی دواییدا فيما كانوا فيه يختلفون لەوەی کە ئەوان تێیدا ناکۆک بوون یا ناکۆک دەبن فالله يحكم بينهم يوم القيامة خوای گەورە دادوەری دەکا لە نێوانیاندا
لە نێوانیاندا یعنی لە نێوان یەهودیەکان و نەسرانیەکان و بتپەرستەکانیشدا خی گەورە لە قیامەتێ بۆیان ڕوون دەکاتەوە و پێیان دەسەلمێنێت دینەکەیان تا چەندە ڕاست بووە و تا چەندە لە حەقیقەتەکان لایەن داوە فالله يحكم بينهم يوم القيامة خی گەورە دادوەری دەکات لە نێوانیاندا لە ڕۆژی دواییدا فيما كانوا فيه يختلفون ئەوەی کە ئەوان تێیدا ناکۆک بوون واضح معنایەتەکەیوانە بێڵێمەوە بۆ ئێستاش هەروە بتأكيد ليرش أو هيج يعني دتواني بقدر قناعات بخوت كي كام دين راستا بقي أو حقيقة بلام ناتواني برام بركة قناعات بيبكي بو أوي كنتواني قناعتي بيبكي ده بلا لي قري وازي لي بينها تا قيامة إخوي جورا دري دخات أخوام الراسميات وراستي شون كدين نا خراب وحكمة نا أو حكمة خطرة ما حكم بالظاهر دكين حتى أو كسي لبري جهادي كافران دا كجري هات سنة بليتي خواب شهيدي قبول كا أو كسي كبإيمان ودروا بيد وابيا زور زور تاكا ولا ناو قد بهشتيا تاقوا بلي أمن بيم وايا كسي باش بوايا وميد دكم كسي باش بو بي بقماني من كسي تاق بوا وحتى بو بهشتيش ها بەڵام عادەتەن ئەگەر ئینسان هەڵەش بکە لە کامیاندا هەڵە بکەی باشە ها زانایەک دەفەرمێ هەزاران کەسی بە هەڵە بنێریە بەهەشتێ چاکترە لەهۆی کە یەک کەسی بە هەڵە بنێریە جەهەنەمێ چونکە ئەگەر یەکێکت ناردە جەهەنەمێ بە هەڵە و بڕیاری چوونە جەهەنەمێت بۆدا ئەگەر ئەو مستحق نەبێ بۆ خۆت بەردەکەوی وایە بەس بۆ بەهەشتێ ئینسان لەوەی هەڵە بکا باشترە عادەتەن بۆ ئینسان هەمیشە تەفاعول و ئومێدی خەیری هەبێ لە بەرامبەر خەڵکیدا بەڵام قەراری بەهەشت و جەهەنەمێ چونکە ئەو کەسەی لە پێش چاوی من و تۆ بە ئاسمانەدا بفڕێ لە چاکیان چێ دەڵە خوا لێ قوبوڵ کردووە وانە قوبوڵکردنەکە بەڵێ کردەوە چاکەکان ئێمە دەیبینین ها بەس قوبوڵبوونەکە گرینگە خۆ ئەگەر خوا لێی قوبوڵ نەکردبین با لێرە زۆرمان کرد بێ بۆ قیامەتێ بۆی بڕیاری قیامەتێ بڕیاری یەکلاکەرەوە بەس بەخوای دەدرێت واضحە ئەگە سەیری ئاەتەکەی کەنەوە هەر بە سەریعی معنا کوردیەکەی وقالت اليهود ليست النصارى على شيء يهوديكان گوتیان نەسرانیەکان لەسەر هیچ ئاینێکی ڕاست نین وقالت النصارى ليست اليهود على شيء نەسرانیەکانیش دەیان گوت یەهودیەکان لەسەر هیچ ئاینێکی دروست نین وهم يتلون الكتاب لە کاتێکدا هەمووان کتێبی خوای گەورەیان کتێبیان دەخوێندەوە كذلك قال الذين لا يعلمون مثل قولهم هەر وەکو ئەوان گوتیان ئەوانش کە هیچیان نەدەزانی لە کتێبەکان قسەی هاوشێوەی ئەوان بەڵام فالله يحكم بينهم يوم القيامة خی گەورە دادوەری دەکات لە نێوانیاندا لە ڕۆژی دوایدا فيما كانوا فيه يختلفون لەوەی کە ئەوان تێیدا ناکۆک بوون ئەو جار ئەو ئاەتە دەفەرمێت ومن ئەظلم و باسی جوولەکەی نیە تەواو باسی بەنو ئیسرائیلەکان کۆتایی هات خوا دەفەرمێت ومن ئەظلم ممن منع مساجد الله چێ لەو کەسە ستەمکارترە کە ڕێگری دەکا لە چی لە مەساجد الله لە مزگەوتەکانی خوا ئەی یودکەڕە فیها اسمه کە باز بکرێ لە ناو مزگەوتەکاندا ناوی خوا ئەوە یەک وەسەعا فی خەرابیها و هەوڵی وێرانکردنی مزگەوتەکانیش دەدا ئەو ئیستیفهامە ئەتەمان ئەو معنا دەقیقەکەی حرف بە حرفیەکەی دەفەرمێت چێ لەو کەسە وەکو پرسیار چێ لەو کەسە ستەمکارترە کە ڕێگری دەکات لەسی لەوەی کە لە مزگەوتەکاندا ناوی خوا بهێنرێت باسی ناوی خوا بکرێ وازحە و هەروەها هەمیشەش لە هەوڵی ئەوەیدا مزگەوتەکان وێران کە مزگەوتەکان بڕوخێنە جابیان ڕوخێنێ بە شۆفڵ و گەڵابە و عەفارە هەر شوێنەواریشیان نەهێڵێ یان ناوڕۆکی مزگەوتەکەی نرخی مزگەوت و قیمەتی مزگەوت نەهێڵێ زەخرەفە و دیکۆری جوانی هەبێ بەڵام مزگەوتێکی بێ ناوەڕۆک بێت و هیچ تێدا نەکرێت و هیچ بەرهەمێکی نەبێ کە هەردووکیان یەک حکمن هیچ فەرقی نیە و کەسەی کە تەقینەوەیەکی بۆ مزگەوتێکی دادەنێ و وەک دەڵێ لە بن ڕاهەڵی دەتەکێنێ و وێرانی دەکا لەگەڵ یەکێک کە قفڵ لە دەرگای مزگەوتەکەی دەدا و نایڵێ کەس بچێتە ناو مزگەوتەکەی بەبێ هیچ هۆکار و سەبەبێک حکمەکەی هەروەکو یەک بۆیە ئەوە یەک وعولەما دەفەرمون ئەو ئیستیفهامە ئیستیفهامی ئینکاریە یعنی دەکرێت ئاوا تەفسیری بکەین بڵێن هیچ کەس لەو کەسە ستەمکارتر نییە کە ڕێگری دەکا لەوەی کە لە مزگەوتەکانی خوادا ناوی خوا بهێنرێت و هەمیشەش هەوڵی
وێرانکردنی مزگەوتەکان دەدا. بە جۆرێکی دیکە ئەگەر تەفسیری کەین دەکرێت بڵێن ستەمکارترین کەس کێیە؟ کەسێکە کە ڕێگری دەکات لەوەی کە خەڵک بێتە ماڵەکانی خوای گەورە و لە ناو ماڵەکانی خواشدا ناوی خوا بێنێت و هەمیشەش هەوڵی وێرانکردنی ماڵەکانی خوا دەدا. بەڵام ئایا مەسجید یا مەساجید یعنی چی؟ مزگەوت بە کوردی یعنی مزگەوت بەڵام ئەگەر تەرجمەی حرفی مەسجیدی بکەین مەسجید یعنی شوێنی سوزدەبردن. ئەگەر بەس بڵێن مەساجید یعنی بەس مزگەوتەکانن یعنی ئەوەی بەس دەرگای یعنی قفڵ لە دەرگای مزگەوتەکەی دەرا و خەڵک ناهێڵێ بچێت لە ناو مزگەوتێدا جەماعەتێکە گوناهی دەگاتێ. ئەگەر کەسێک لە دەرەوەی مزگەوتێ نەهێڵێ خەڵک سوزدە بۆ خوای ببا، خەڵک نهێڵێ خەڵک عەبدی خوای بێ، نهێڵێ خەڵک بەندەی خوای بێ، نهێڵێ خەڵک بۆ خوا سەرنەویکە، ئەمری خوا جێبەجێکە، دینی خوا پەیڕەوکە. ئایا هەمان حکمی نییە؟ بێگومان حەدیثی صەحیحمان هەیە لە دینەکانی دیکەدا. تەمان جوولەکە و مەسیحی ئێستاشی لەگەڵدا بێت لەکوێ دەتوان نوێژە بکەن؟ بەس لە پەرزگاکان بۆ معلوماتان و تەنها لە کاتە دیاریکراوەکانیشیاندا. بەڵام یەکێک لە تایبەتمەندیەکانی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەیە کە پێغەمبەر دەفەرمێ خوای گەورە سەرزەوی هەر هەمووی بۆ من کردووە بە مزگەوت لە هەر شوێنێکی سەرزەوی نوێژە دەکەی دروستە ئیلا مەگەر پیس یعنی هەندێک شتی ئەوەی دەبێ مەسەرەن پەرزگای جوولەکان بێ یان قبر بێ لەبەر خودی بۆی یعنی گومان نەبرێ یا شوێنێکی پیس بێت لەبەر پیساییەکەی دەنا لەسەر زەوی لە هەر شوێنێکی سەرزەوی نوێژە بکەی ئەوە مەسجیدە مزگەوتە. بۆیە کە باسی گەورەی مزگەوت و فەضلی مزگەوت دەکرێت لەکوێ سوزدەت بۆ خوا بردو، لەکوێ سەر لەسەر عەرزی دانا بۆ خوای گەورە ئەوێ مزگەوتەکەی و هەمان خێر و هەمان پاداشتە دەگاتێ. مزگەوتەکە خێرەکەی ئی ڕۆیشتنەکەیە کە خێرەکەی زۆرترە، ئی جەماعەتەکەی و خەڵک تێکەڵبوون و ئولفەت گرتنە بە یەکتریەوە. بۆیە ئاەتەکە زۆر واضحە طبعاً دەفەرمێت ومن ئەظلم ممن منع مساجد الله، هیچ کەس لەو کەسە ستەمکارتر نییە کە ڕێگری بکە لە چی؟ لەوەی کە خەڵک لەسەر زەوی معنە فراوانەکەی وەرگرین ئاوایە کە خەڵک لەسەر زەوی عەبداتی بۆ خوای گەورە بکات و سوزدە بۆ خوای گەورە ببە. وازحە؟ جا یەکێک لە شوێنەکان کە ئینسان تێیدا سوزدە بۆ خوای گەورە دەبە مزگەوتەکانن. بۆی ئەوەی کە مزگەوتەکان ڕێگری لێ دەکات و ناهێڵێ خەڵک تێیدا لە ناو مزگەوتەکاندا ناوی خوا بهێندرێ. جا ناوی خوا لە مزگەوتێدا نوێشکردن هەر ناوی خوای تێدا دەهێندرێ. وایە ئەوەی کە قورئانی تێدا دەخوێندرێ هەر ناوی خوایە، ئەگەر تەفسیری تێدا بکرێ هەر ناوی خوایە، وایە خوتبە و محاضەڕەی تێدا دەدرێ هەر ناوی خوایە. جا بەداخەوە طبعاً لە وڵاتی ئێمە و لە وڵاتی مسلمانانی زۆر جار قەید و قەیود دانراونەها بە ناوی ڕێگریکردن. جاری وهەیە لە کاری حیزبی و سیاسی وەختێک دەرس و دەوریان لە مزگەوتەکان قەدەغەکردن. طبعاً هەمان حکومە بەڕاستی وەختێک حوزرە و مەدارسیان داخست بە بیانووی ئەوەی تیرۆر و تۆقاندن بەرهەم دێنێ کە بە عەکسەوە طبعاً شوێنێک کە ئاسوودەیی و ئارامی و هێمنی و ئارامی تێدا بڵاو بێتەوە مزگەوتەکانن. وەختێکی دیکە جاری وا هەیە ئەوەی ئێستا هەیە بە بیانووی نەخۆشی یان قەیدکردنی مزگەوت بە نوێژی بکە بیکەوە و نوێژت کرد دایخەوە کە لە سەردەمی پێغەمبەردا صلی الله علیه وسلم مزگەوت ئاوانە بووە. ئەوەی لە مزگەوت تێدا کراوە مزگەوت هەم طبعاً شوێنی حل و کێشەی گرفتی خەڵکی بووە، قەراری سیاسی تێدا دراوە، قەراری عەسکەری تێدا دراوە، میوانگا و شوێنی حەوانەوەی خەڵکی بووە، تێیدا هاوکاری و یارمەتی خەڵکی دراوە کە ئێستاشی تاکە شوێنێک کە خەڵکی خێرخواز و چاکەکار تێیدا کۆب بێتەوە و قسەی خێری بەگوێدا بدرێ مزگەوتەکانن. بۆیش طبعاً جەریمەی ئەو کەسەی کە دژایەتی مزگەوت دەکا هێندە گەورەیە لە هەموو جەریمەکانی دیکە ئەوەکەی سەختترە. هیچ کەس لەو کەسە ستەمکارتر نییە کە ڕێگری دەکات لەوەی کە لە ماڵەکانی خوادا یادی خوای گەورە بکرێت و ناوی خوای تێدا بهێندرێ و هەوڵی وێرانکردنیشی دەدا. جا هەوڵی وێرانکردنەکە وەکو باسم کرد یعنی بیڕوخێنێ یان ڕۆڵی مزگەوت نەهێڵێت پێی وابێ مزگەوت و ئیمامی مزگەوت کارمەندێک و مۆزەفێکەوە الحاصل تەنها ئیشی ئەوەیە قوفڵەکەی لێدات و قوفڵەکەی بکاتەوە. ئولایکە خوا دەفەرمێت ما کان لەهم ئەن یەدخولوها ئیلا خائیفین.
ئەوەی کە ڕێگری لە مزگەوتەکان دەکات یا هەوڵی وێرانکردنی مزگەوتەکان دەدا ماکانە لەهم بۆیان نییە ئەی یەدخولوها بچنە مزگەوتەکانەوە ئیلا خائیفین ئیلا گەدەشتن دەبێ بەترسەوە بچن ما کانە لەهم ئەی یەدخولوها ئیلا خائیفین بۆ ئەوانە بۆیان نییە بچنە ماڵەکان و خوا و مزگەوتەکانی خوای گەورە ئیلا بەترسەوە نەبێ بزانانی یعنی چی؟ یعنی مزگەوتەکان ئەگەر مسلمانی حەقیقی هەبن هەمیشە دەبێت پارێزەر و دیفاعکەری هەبن بەڕاستی کەسێک ناحەزی مزگەوتە و دژی مزگەوتە ئەگەر بشێوە بچێتە مزگەوتەوە نزیکیش ببێتەوە لە مزگەوت بۆی ڕێگری دروستکە یا قفڵی لێدا و یادایخە دەبێت بەترسەوە بچێ نابێ بە ئەمینیەوە بچێت و ئەمین بێ بەڕاستی ئێستا کە بۆتە شتێکی ئاسایی و شتێکی طبیعی بەڕاستی ئیمانی هەموو ئەوانەی کە لە دەوروبەری مزگەوت و خزمەتکاری مزگەوتن لە ژێر پرسیاردایە ئولائیکە ما کانە لەهم ئەن یەدخولوها ئیلا خائیفین ئەوانە بۆیان نییە بچنە ماڵەکانی خواوە ئیلا ئەگەر بچن دەبێت بەترسەوە بچن ها ترس مزگەوت هەیمەنە و طبعا وقار و ڕێزی خۆی هەیە پاشان لەهم فی الدنیا خیزیون بۆ ئەو جۆرە کەسانە ئامادە کراوە لە دنیادا سەرشۆڕی وەلەهم فی الآخرة عذاب عظیم و بۆشیان ئامادە کراوە لە دوا ڕۆژدا سزایەکی زۆر گەورە طبعا ئاەتەکە زۆر واضحە پەیامێکی زۆر ڕوونە یەقینی 100% دەبێ هەبێ هەر کاتێک طبعا کەسێک یان کۆمەڵە کەسێک یا هێزێک یا دەسەڵاتێک جورئەتی ئەوەی کرد ڕێگری و بەربەست دانێ لە ماڵەکانی خوا و لە مزگەوتەکان هەوڵی وێرانکردنی مزگەوتەکانیدا بە حەقیقی یان بەوە کە ڕۆڵی مزگەوتەکانی نەهێشت دەبێت چاوەڕوانی ئەوەی بێ یەقینێتە بێ وعدەکەی خوای بەسەردا دێتە جێ ئیلا خوای گەورە لە سەرشۆڕی نزیکی دەکاتەوە و بە دڵنیاییشەوە سزای قیامەتی لە شوێنی خۆیەتی ها ئاەتەکە ومن أظلم ممن منع مساجد الله أن يذكر فيها اسمه هیچ کەس لەو کەسە ستەمکارتر نییە کە ڕێگری دەکا لە ماڵەکانی خوا کە ئەن یذکەڕ فیها اسمه کە باز بکرێت لە ماڵەکانی خوادا ناوی خوا وسعى في خرابها هەوڵی وێرانکردنیشیان دەدا ئولایکە ما کانە لەهم ئەن یەدخولوها ئیلا خائیفین ئەوانە بۆیان نییە بچنە ماڵەکانی خوای گەورە ئیلا بەترسەوە نەبێ لەهم فی الدنیا خیزیون بۆیان ئامادەکراوە لە دنیادا سەرشۆڕی زەبوونی زەلیلی یعنی خوا لە دنیادا زەلیلی و سەرشۆڕی بۆ مسۆگەر کردوون وەلەهم فی الآخرة و بۆشیان ئامادەیە لە قیامەتدا سزای گەورە فلله المشرق ولله المشرق والمغرب هی خوایە ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا چەند ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوامان هەیە ئەدی باشە ئاەتەکە دەڵێ ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا ئەدی ئەوەکانی کە ئەو جنوب و باکوور و شوێنەکانی کە ینی بەس ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا ئەدی شوێنەکانی کە هیچێن تەوان جارێت تەماشاکەن ولله المشرق والمغرب طبعا هەموو چرکەیەکان بۆ معلوماتان هەموو دقەیەک چەندان ڕۆژهەڵات و چەندان ڕۆژ ئاوا هەیە ها وایە هەر ئەو چرکەیە کە لە کن تۆ ڕۆژ هەڵدێ لە شوێنێککە ئاوا دەبێ وایە ئەو دقەیە کە لێرە دەڕوا لە شوێنێککە دەردەکەوێت لێرە بزر دەبێت لە شوێنێککە دەردەکەوێت بۆیە سەرزەوی هەموو یا ڕۆژهەڵاتە یا ڕۆژ ئاوایە بۆیە دەکرد بڵێن هەموو شوێنەکان هی خوان ئەوە یەک ومە بەستی ئاەتەکەش ئەوەیە ها کاتی خۆی کە ئیمانداران دەچوونە سەفەرێ ها کاتی خۆی وەسائلی دۆزینەوەی قیبلە و ڕووگە نەبوو وایە دەبوو ڕوو لەکوێکەن تەمەند بۆ نوێژێ ڕوو لە ڕۆژ ئاوا دەکەین لە ڕۆژهەڵاتی قیبلە کوێ ڕۆژهەڵاتە یا ڕۆژ ئاوا عادەتەن بڵێ عادەتەن تە قیبلە دەکەوێتە بینی ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوای ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا ئاسان دەزاندرێ وایە هەر ڕۆژ بێ دەزانی لەکوێ ڕۆژهەڵات و لەکوێ ئاوا دەبێ بۆیە کە ڕۆژهەڵاتت بینی و ڕۆژ ئاوات بینی مەگەڕێ بە دوای قیبلەدا و خۆمان دوومەکە کەس نەبوو پێت بڵێ بە عەقڵی خۆت ڕوو لە شوێنێکی کە ئەو شوێنە قیبلەیە و هیچ خەفەتیشی پێمەخۆ ها ولله المشرق والمغرب هی خوایە ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا یعنی لە ڕۆژهەڵاتەوە تا ڕۆژ ئاوا نەبوو بەڵێ لە نەتزانی کوێت حەزر بە عەقڵی خۆت کوێت پێ قیبلە بوو ڕووی تێکە نوێژی بکە و دوای بۆشت دەرکەوێت نوێژکردنەوەی ناوێت نوێژەکەت قبوڵە هەڵێتی
دوای ئێستا ناخوێنێت خوا دەخوێنرێتەوە هەموو جواب دينا بنسي وقالوا قلت من ولله المشرق والمغرب هي خوايا روش هلات وروش آوا فأينما تولوا فثم وجه الله فأينما تولوا إيه والرول هرشوينك كان لكاتي نويش كردن دا أجر قبلة عن نزاني فثم وجه الله لويا دتوانين بلين قبلي خوا يعني لويا خواي جورا علمي لويا خواي جورا دا صلاتي لويا خواي جورا أويد بينه خواي جورا دنگ دبستي لهر شوينك بوي ولله المشرق والمغرب هي خوايا وملك خوايا روش هلات وروش آوا يعني دكريبلن لروش هلات وتا روش آوا يا هرتي روش هلات وروش آوا يا فأينما تولوا إيه ورول هر شوينك كان يعني خفتي بمخون فثم اللي دست عندك بيت وجه الله يعني الروجي خواي جورا يعني ذاتي خواي جورتان لوي دز دكوي يا صفتكاني بيستن وبينيني خواي جورا يا قبله وروجي خواي جورتان دز دكوي إن الله واسع عليم بيجمان خواي جورا واسعني مجال فراواني كردوتو بو عبدكاني بو بندكاني وهروها آقاداري نيتي ضلي إنسان كانشا واسعة يعني خواي جورا دروي فراوانة يعني مجالي تسق نكردوتو ولا سر إنسان قبلها وكو دلن وكو كني درزينيا إلا رولو شوينينا كين وجكت قبولنا به بعقل تيجيشتني خود كوت بيوابو قبله وروجي روي تكون وجكت قبوله وخواي جورا آجاي لنيتي دلشتها من نيتي دلي خود خواي جورا محاسبة دك ولله المشرق والمغرب هي خواي روشلات وروش آوا ايوا رولا هر شوينه كان لوي خوا جا خوا بو خوي لويا بو خوي تقريبا بصفات لويا طبعا خواي جورا بعلم بدا صلاة ببينين وبيستن لويا چونك هيچ شوينه نيه لسر زوي خواي جورا ني يعني قصيت دا بكريتو ني بيستوايا كردوي تدا بكريتو ني بينه يعني دا صلاتي بس الانسان دانا به إن الله واسع عليم بيقمان خواي جورا دروي فراوانو آقادارين يتكانش وقالوا اتخذ الله ولدا قتيان وقالوا اتخذ الله ولدا قتيان يعني جولك كانوا مسيحية كانوا بتبرستكانش هر هموان دان قلت اتخذ الله ولدا دان قلت خواب برياري من دالي داوا بخوي ها لوي دا يقصبون ها بلام كذا هات سر اوي شي من دالي خواه نعوذ بالله قسەکەیان وەکو یەک بوو ئەگەر قسەی هەمووان یەک بە ڕێی تێدەچوو وایە ئێستا تۆ کۆمەڵێک خەبەرت بۆ بێن خەبەری هەر هەمووان وەکو یەک بێ قەناعەت دەکەی وایە بەڵام ئەگەر یەک ڕووداو بە چەند شێوە بۆت گوترا لە هەر هەمووان دەکەو یەک گومان وایە لەوانە هیچیان ڕاز نەبن وقالوا اتخذ الله ولدا گوتیان يعني هم نەسرانیەکان هم يهودية كان همش بتبرستكان قتيان اتخذ الله ولدا برياري دا وخوا بو خوي من دال سبحانه باكو بيگردي بو خوا باكو بيگردي وقدلي بيوزبون بمن دالو بأولاد دور الأخوة بل له ما في السماوات والأرض بلكو هي خوايا خوا من دالي نيا بلام بل له ما في السماوات وهي خوايا ئەوەی لە ئاسمانەکان و لە زەویدایە كل له هەر هەمویان بۆ خوا قانیتون ملکەتی ئەمری خوای گەورەنە و لەسەر زەوی ئەوەی کە ملکەتی خوای نیە بە تەواوی کێیە بەس مرۆڤە هەمووی ملکەتی ئەمری خوای نیە وایە و بەس جنۆکەیە ئەو دوو جیهانە کە جیهانی مکەلەفن و خوای گەورە ئیختیاری پێداون جنۆکە و ئادەمی زادی بێنە دەرێ لە ئاسمان و لە زەوی هیچ مەخلووقێک نییە همو تشركة وثانية لا جێبەجێکردنی ئەمری خوادانە بێ وقالوا اتخذ الله ولدا گوتیان خوای گەورە منداڵی هەیە بەڵام قسەکەیان دەزانن نەسڕانیەکان دەیان گوت چێ منداڵی خوایە مەسیحیەکان عیسا دەیان گوت عیسا کوڕی خوایە ئەی جوولەکەکان
عوزەیر حافی ئەوان داوت عوزەیر کوڕی خوایە ئەی بتپەرستەکان ئەوان داوت مەلائیکەت کچی خوانە سێ منداڵی جیاوازە و یان دەوت عیسا ئەوان دەوت عوزەیر لەبەرەوەی مردبوو زیندوو بوو بوویەوە ئەوانش داوت مەلائیکەت بەس لەبەر تای پێوەیە مەلائیکەت تای پێوەیە داوت مێیە و پاڵش لەبەرەوەی لە ئاسمانشن داوت کچی خوا نەعوذ بالله بەبێ هیچ دەلیل و بەڵگەیەک بەڵام خوا دەفەرمێت سوبحانە پاکی و بێعەیبی بۆ خوا لەوەی کە خوا پێویستی بە منداڵ بێ وایە چونکە ئەوەی پێویستی بە منداڵە کەسە ناتەوا و کەسە سیفەت ناقیسەکانن بەل لەه ما فی السەماوات والأرض بەڵکو هی خوایە هەرچی لە ئاسمانەکان و لە زەویدایە كل له قانتون هەر هەمووشی بۆ خوای گەورە ملکەچن پاشان دەفەرمێت بەدیع السەماوات والأرض ئەو خوایە بەدیع ینی بەدیهێنەر و جوانکەر و دروستکەری ئاسمانەکان و زەویە بەدیع ینی داهێنەر شتێک دێنێتە بوون لە نەبوونەوە بە جوانترین شێوەش دەیهێنێتە بوون ئەوە چێیە ئەو بەدیعات سیفەتی چێیە سیفەتی خوایە بەدیع السەماوات والأرض ینی دروستکەر و ڕازێنەرەوەی ئاسمانەکان و زەویە خوا وإذا قضى أمرا وهر كاتيكش قضى يعني دەری کرد فەرمانێک چی دەوێ دەکرێت فەرمانی خوای لەگەڵ فەرمانی خۆت ئینسانەکان بەراوردکەین پێویستی بە بیرکردنەوە و بە نەخشە بۆ دانان و بە وەسائل و هۆکار ئامادەکردن بێ بێگومان نەخێر وإذا قضى أمرا هەر کاتێک خوای گەورە بڕیارێکی دەرکرد فإنما يقول تەنها ئەوەندەی دەوێ فإنما يقول له تەنها ئەوەندەی دەوێ بە شتەکەی بڵێ کون ببە فەیەکون یەکسەر بەبێ ئەوەی هیچ زەمانێکی پێ بچێ یەکسەر ئەمرەکەی خوای پەروەردگار جێبەجێ دەبێت فإنما يقول له بێگومان قسەی خوا هەر ئەوەندەی دەوێ بڵێ ببە وایە یەکسەر دەبێت جا وێرانکردنی هەموو کەون پێویستی بە چییە وەکو شاعیرێک دەڵێ کاف و نونێک یعنی کوونێک وایە وە زیندووکردنەوەی هەموو دروستکراوەکانیش لە دوا ڕۆژدا تەنها دیسان کاف و نونێکی دەوێت کوونێکی دەوێت بۆ خوای گەورە کە ئەو کوونە زەمەنی نایە بۆ خوای گەورە هەر ئەمرەکەی دەرکرد ئۆتۆماتیکیان ئەمرەکە جێبەجێ دەبێت یەک ملاحەزە لەسەر ئەو ئاەتەی ئەگەر ئەو کۆمنتەی ئەو برای ئەوە بوو بێ ئێمە کە دەڵێن نەسڕانیەت و یەهودیەت لە کاتی خۆیدا طبعا ئەو کاتەشی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حیاتدا بوو یەهودیەت دەستکاری کرابوو وەروەها نەسڕانیەتیش دەستکاری کرابوو هەتا ئیسلام نەهاتبێت هەر کەسێک شوێنکەوتەی دینی یەهودی بوو بێ ئێمە کە دەڵێن دینی یەهودی ئەنی شوێنکەوتەی موسا پێغەمبەر بوو بێت و پەیڕەوی لە تەورات کردبێ ئەو بە مسلمانی سەردەمی خۆی حیسابە و بەهەشتیە و ئەوەشی کە شوێنکەوتەی عیسا بوو بێت عیسای بە پێغەمبەر زانی بێت و ئینجیلی جێبەجێ کردبێ پێش دەستکاریکردن ئەوە مسلمانە بەڵام دوای هاتنی ئیسلام دوای هاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێستا ئەگەر کەسێکیش هەبێ بەڕاستی ئەگەر هەبێ نیشە طبعا بەڵام بە ئەگەر کەسێک هەبێ شوێنکەوتەی موسایە وە شوێنکەوتەی تەوراتە وە شوێنکەوتەی عیسایە و شوێنکەوتەی ئینجیلە با بە حەقیقی شوێنکەوتەی پێغەمبەرەکەی خۆیان بێ ئەگەر دەنگ و باس و بەسەرهاتی پێغەمبەری ئاخری زەمانی بیستە بێ هەر بە مسلمان حیساب نییە بۆیە ئەگەر شتێکمان گوت پێ مەبەستمان سەردەمی خۆی شوێنکەوتەی عیسا یا موسا بوو بێ ئەوە خوای گەورە ئەوانیش دەباتە بەهەشتێ دەنا دوای هاتنی پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم ئەو ئاەتە پەیڕەو دەکرێت کە دەفەرمێ ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه هەر کەسێک دینێکی دیکە پەیڕەو کات جگە لە ئیسلام ئەگەر بەڕاستیش پەیڕەوی کە هەر خوای گەورە لێی وەرناگرێت